ناوم شادی سەمەدا دیارە ئەمڕۆ ئێمە وەکو هاوڵاتیان و چالاکوان لە شارۆچکەی ڕوانیا گرتبوونەوەیمان ئەنجامدا دژ بە هێرشە وحشیگەرانەی کە دەوڵەتی داگیرکەری تورک ئەنجامیدا و هێرشی کردە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی. دیارە ئەو هێرشە ئێمە نابێ بە شتێکی ئاسایی وەری بگرین، بەداخەوە کارەساتێکی زۆر گەورەدا لە هەموو هاوڵاتیانی کوردستانەکەم لە باشووری کوردستان سەرجەم شار و شارۆچکەکان و پارچەکانی تری کوردستان لە ناوخۆ و دەروی وڵاتیش ئیدانی ئەم هێرشە تیرۆستانی دەوڵەتی تورکیا بکەین. دیارە ئەم هێرشەی تورکیا بۆ ناوەندی ئەوها گرنگ بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کارێکی هەروە ئاسانیە کە دەستدرێژی کردوتە سەر شوێنێکی گشتی کە لەوێدا وەکو ئەو واتێش کردێتە سەر نەخۆشخانەی یاخود مزگەوتێک یاخود قوتابخانەیەکی جیاوازی نێرەکەەوەدا. بەڵام ئێمە پێویستە بێدەنگ نەبین لە بەرامبەر ئەو کردارە تیرۆسیاندا. دیارە بۆ ئەم هێرشە تەنها هێرش نەبووە بۆ سەر مەزلوم کۆبانی و هێرشە بۆ سەر هەموو گەلی کورد. بەڵام ئەوەی گرنگەکە ئێمە لێرە بە هەموو دەنگ سەرجەم حەزب و کەسایەتی لایەنەکان لە کوردستانە دەنگی ناهەڵبڕین، ناڕەزای دەربڕین بەرامبەر ئەم کارە تیرۆسیانە. دیارە بێدەنگبوونی ئێمە لە کوردستان مانای ئەوەیە ئەوە زیاتر وا لە تورکیا دەستدرێژی زیاتر کاتە سەر خاکی پیرۆزی کوردستان و پێویستە ئێمە وەکو هاوڵاتیانی کورد بە تایبەتی ژنان بە دەنگی بەرز هەمومان بڕژین لەسەر شقامەکان دەنگی نادژی ئەم کارە وحشیگەرانی دەوڵەتی تورک هەڵبڕین. بەڵام ئێمە جیانەوە پێویستە فشار بخەینە سەر هەموو لایەنەکان و دەستی خیانە لە ناوگەلی کوردان بڕینەوە، هەتاوەکو دەستی خیانە لە ناوگەلی کوردان نەبڕێتەوە بەردەوام ئەم کارانە دووبارە ئەبێتەوە. ئەو هێرشە دیارە بە تەنها دەستی دەوڵەتی تورکیا بووە کە ئەو لە ئاسمان و هێرشی کردوەتە سەر خاکی پیرۆزی کوردستان. بەڵام دیارە لە سەرزەمینیشەوە خیانەتکارێک هەبووە کە هاوکاری دەوڵەتی داگیرکەری تورکیا بوو بۆی کە ئەو هێرشە ئەنجامدا و دیارە ئەمە کۆتاجاریش نیە دەوڵەتی داگیرکەری تورک ئەو هێرشە ئەنجام ئەدا و پێویستە ئێمە بێدەنگ نەبین. بێدەنگبوونی ئێمە دووبارە ئەو نیشە وا لە تورکیا کاکە چەندین جاری کە هێرش بکاتە سەر خاکی کوردستان. بەڵام کە ئێمە بە هەموو هێزی خۆمانەوە ڕزای لەسەر شەقامکردن ڕزایمان دەربڕی لە هەر شوێنێکی کوردستان بێ خۆ لە هەر شوێنێکی دنیا بێ ئەو کات دەوڵەتی داگیرکەری تورک ناتوانێت بۆ شێوازەوە بە ئاسانی هێرش بکاتە سەر خاکی پیرۆزی کوردستان. دیارە ئەردۆگانیش لەم کاتەیە کە ئەبینین لە مانگی پێنجە هەڵبژاردن لە کوردستان ئەنجام ئەدرێت. دیارە ئەو پێویستی بەوەیە سەری چەند کوردێکی تر بپەڕێنێت، خوێنی چەندین هاوڵاتیەکی تر لە کوردستان ئاپڕێژێ بۆ ئەوەی دەنگی فاشیستە تورکەکان لە ناو تورکیا کۆ بکاتەوە دەنگی پێ بهێنێت. بەڵام ئێمە نابێت لێرەوە دووبارە داوا لە هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان ئەکەین. ئەو پشتی ئاگرە هەمومان ئەگرێتەوە ئەگەر ئێمە بێدەنگی بە تایبەتی ئەو هێرشە کاردانەوەی زۆر خراپی ئەبێ لەسەر کاتی کورد و بە تایبەتیش لەسەر ژنان و منداڵان.